بخير بين دستان خوش گرنگ بو او چاوپێکەوتنە طبيعي با پێناسەیەکی ژووری بازرگانی بکەین. ژووری بازرگانی بەخۆی ڕێکراوێکی پیشەیە، خاوەن کەسایەتی معنەوی و سربەخۆی خۆیەتی لە ڕووی کارژێڕی و دارایی و نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەندامانی ژووری بازرگانی دەکا و ئامانجیشی گەشەپێدانە بە بازرگانان و بە پیشەسازی لە هەرێمی کوردستان. طبيعي ژووری بازرگانی لە سەرەتای دامەزراندی لەنەوەی هەفتی ساڵی 1966 دامەزراوە تا ئێستا 8 خولی هەڵبژاردننی کردووە. دواخولی هەڵبژاردننی لە 16 چاری 2006 کراوە، هەر دەڕۆژ دواتریش سەرۆک و جێگری بۆ خۆی هەڵبژاردووە. حکوومەتی هەرێم گرنجێکی باشی بە ژووری بازرگانی داوە، بۆیە بڕیاریدا لقی هەولێری ژووری بازرگانی بکرێتەوە. پێشتر ئەو لقا ماوەیەکی زۆرە هەڵبژاردننی بۆ نەکراوە. پێشتر تەنها لەسەر ئاستی هەولێر بوو، قەزا و ناحیەکان وەکو پێویست ئەوەی تێدا نەبوو. ئێمە وەکو دەڤەری سۆران، وەکو ئیدارەی سۆران، دوای ئەوەی کەوە بڕیاری بە ئیدارەبوونی سۆراندرا، بە پێویستمانزانی لە هەموو ڕێکخراوە سەندیکاکان نوێنەرمان هەبی، ئەنداممان هەبی، یان لقیان لێرە بکرێتەوە. بۆیە بۆ ئەم مەبەستە حکوومەتی هەرێم نەک هەر سەندیکای هەر ژووری بازرگانی هەولێر بەڵکو بڕیارێکی دەرکردووە ئەنجومەنی باڵای دادوەری لەگە ئەنجومەنی وەزیران، هەموو ئەو ڕێکخراو و سەندیکا و یەکێتیانێکەوە ماوەی یاساییان بەسەر چووە دەبێ ئەوانە کۆنگرە و کۆنفرانساتی خۆیان بکەنەوە. بۆیە ژووری بازرگانی هەولێریش لە چوارچێوەی ئەم هەمان بڕیارە کە 11 ڕۆژی پێنجشەمەی داهاتوو هەڵبژاردن بۆ ئەندامانی ژووری بازرگانی هەولێر بکرێت. بۆیە ئێمە هەم داوامان کردووە سندوق لە سۆراندا بندرێ، بەو پێیەکە ڕێژەیەکی زۆری ئەندامی ژووری بازرگانی لێرە هەن و بازرگانن، بە لە هەمان کاتیشدا بە پێویستمانزانی کە ئەندامێکی ئەو ژوورەشمان هەبی کە پێشتر ئێمە وەکو دەڤەری سۆران، وەکو ئیدارەی سربەخۆی سۆران کەسمان نەبوو لەو ژوورە وەکو ئەندام نوێنەرایەتی بازرگانانی ئەم دەڤەرە بکە و خزمەتیش بە بازرگانانی ئەم دەڤەرە بکە. بۆیە کاک ڕەشید مستەفا هەرچی بازرگانێکی ئەو دەڤەرەیە، گەنجێکی ڕێکە، ئیمکانیاتی باشی هەیە، متەمەکنە لە ڕووزۆر ڕووەوە، شارەزایەکی باشی لە ڕووی بازرگانیشەوە هەیە. بڕیارماندا ئەو کاندید بکەین. ئێستا ئەو کاندیدی ئێمە بە ژمارە 19 لە هەمان لیست لۆیکەوە ئینشاءڵڵا بتوانین سەرکەوتن بەدەستبینی ئێمەش وەکو لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان هانی ئەندامانی ژووری بازرگانی ئەو دەڤەرە دەدەین کەوا دەنگ بە نوێنەری ئێمە بدەن لەو ژوورە. سەرەتا ئەمە کاندیدمان هەیە بۆ ژووری بازرگانی هەولێر لەسەر ئاستی محافەزەیە. ئیدارەکان تاکو ئێستا لۆیان نەکرایتەوە، بەڵام لێرە بەولایوە هەوڵ دەدەین نووسینگەیە لقا هەر شتێکی لەو بابەتەیە، یعنی بەپێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی ژووری بازرگانیەکانی هەرێمی کوردستان هەوڵ دەدەین لەوێ شوێنی بۆ بکەینەوە، بتوانین ئیدارەی سۆران لێرە چیرۆ دەکەینەوە. ئەمە دارێ ئامانجمان ئەوەیە لە ژووری بازرگانی پارێزگای هەولێر ئەنداممان هەبی، ئەوە بەنسبەت ئەمە گرنگە، پێشتر نەمان بووە لەوەی ئەمە مەحڕوم بووین وەکو دەڤەری سۆران، بەڵام لێرە بەولایەوە احتیمامی پێدەدەین. ئەمە وەکو لقیش وەکو مەکتەبی ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانی لقیش ئەومان بە باش زانی و کاری باش و جددیشمان لەسەر کردووە و هەوڵیش دەدەین ئینشاءڵڵا لانیکەم ئەو ئەندامەی ئێمە یان ئەو نوێنەرەی ئێمە لەو ژوورە ئینشاءڵڵا سەرکەوتن بەدەستبینی. بە تەئکیدکردنەوەی ژووری بازرگانی گرنگی خۆی هەیە. با بڵێن پێناسەیەکم لۆ کرد کە ڕێکخراوێکی پیشەیە، خاوەن کەسایەتی و معنەوی خۆیەتی و سربەخۆی لە ڕووی ئیداری و کارژێڕی و ئەوانە، بەڵام لە هەمان کاتیشدا لە زۆر وڵاتان ژوورە بازرگانیەکان سیاسەتی ئابووری وڵات بەڕێوابن. بە تەئکید ژووری بازرگانی زۆر گرنگ دەبی لێرە، تەنسیق و هەماهەنگێکی باشی لەگەر حکوومەت دەبی. ئەگە تەماشا بکەی وڵاتان کە دێن بەتایبەت لە ڕووی عقود و مەسائیلی بازرگانی و ئەوانە سەرەتا دێن لەگە ژووری بازرگانیەکان تەنسیق دەکرێت و پێکەوە دەچن حکوومەت دەبینن. بۆیە ئەوە بە تەئکید گرنگی خۆی هەیە. ئەمەش وەکو دەڤەری سۆران بۆ پێوەی کە سنوورمان لەگەر ئێران هەیە و دوو سنووریشمان لەگە تورکیا هەنەوە خەریکە دەبیتەوە، ئەوەی زێت و ئەوانە سنوورێکیش لەگەر ئێران بە تەئکید ژووری بازرگانی بۆ ئێرە و بۆ ئاسانکاری و ڕاستەڕێکردنی کاری بازرگاران گرنگە و احتیمامی خۆشی پێ دەدەین ئینشاءڵڵا.